بە هەوڵی قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بەشێک لە پرۆژەکانی قەزای دەربەندیخان بودجەی پێویستیان بۆ تەرخان کرا و دەستیان پێکردەوە. ئێستا لە قۆناغی تاوبووندان پرۆژەی ئاوەڕۆ و قیر و شۆستەی ڕێگای سەرەکی دەوروبەری دەربەندیخان کە ناوەندی قەزاکە دەبەستێتەوە بە ڕێگای قەزای قەرەداغ و هاتوچۆی ئۆتۆمبیل و هاوڵاتیانیش ئاسان دەکات. ئێستا لە قۆناغی تاوبووندایە سەرۆکی شارەوانی دەربەندیخانیش دەڵێ سەرباری ئەو پرۆژانە هێشتا هەنگاوی تر ماوە بنرێن بۆ زیاتر ئاوەدانکردنەوەی ناوچەکە. بە هەوڵ و ماندووبوون و بڕیاری جەنابی کاقوبات یەکێکی تر لەو پرۆژانەی کە پێشتر وەسا بوون دەست بەکار بوونەتەوە، ئەویش گەیاندنی خزمەتگوزاریە بە پرۆژەوە بەرهێنەرەکان بە بڕی 912 میلیۆن دینار و 24,000 دینار لەسەر بودجەی نەوتی یەک. گرنگیەم پرۆژەیە لەوەدایە کە جگە لەوەی کە گەیاندنی خزمەتگوزاریەکان مافە، بەڵکو قوڵایی دەربەندیخان ئەبەسێتەوە بە شەقامە گشتیەکانەوە و هاوڵاتیان بەم پرۆژەیە زۆر خۆشحاڵن، چونکە ئەوەی کە چەند ساڵێکە نەکرا و چاوەڕێیان کردووە لەم پرۆژەیە خۆی ئەبینەوە. ئێستاەوەی کە هەمانە و نووسراومان بۆ کردەوە بەڕێزیان لە نووسنگەی بەڕێزیانە لە سلێمانی گەیاندنی خزمەتگوزاریەکانە بۆ بەردەم پەیمانگە، ئەوە کە زۆر گرنگە. لە هەمان کاتە گەیاندنی خزمەتگوزاریەکانە بۆ بەشی خوارەوەی گەڕێکی کانیسار کە بە سەودوەکان نووسراوە بە هەمان شێوە لە نووسنگەی بەڕێزیانە و زۆر خۆشحاڵین کە نووسنگەی بەڕێزیان زۆر پۆزتیڤانە وەڵامیان داوینەتەوە. ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەکەش باز لێ بایەخ و گرنگی پرۆژەی ئەو شەقامە دەکات کە هەردوو قەزای دەربەندیخان و قەزای قەرەداغ دەبەستێتەوە بەیەکەوە. بەشێک لە دەربەندیخان و بەشێک لە گەڕەکەکانی دەربەندیخان ئەباتەوە سەر جادەی قەراخ دەربەندیخان قەراخ، ئەمە لە ڕووی بەستنەوەوە. دواتر لە سەریشەوە درێژ ئەکرێتەوە بۆ ئەو کۆمپلیمێنتەری کە پێم وتی ئەو جادە قیرەی کە لە 48ەکانەوە هەیە. هاوکات بە بڕیاری جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم پرۆژەی قیرکردنی هەندێک لە کۆڵانەکانی قەزای دەربەندیخان کە داواکاری خەڵک و لێپسراوانی ئیداری ناوچەکە بوون لە قۆناغی تاوبووندایە کە پێشتر کارەکانی ئەو پرۆژانە ڕاگیرابوون. بە تاوابوونی ئەو پرۆژانە گرفتی هاتوچۆی هاوڵاتیان چارەسەر دەبێت. قەزای دەربەندیخان یەکێکە لەو قەزایانەی کە قەیرانی دارایی و ئابووری هەرێم زیانی بە پرۆسەی ئاوەدانی ناوچەکە گەیاند و کارەکانی چەندین پرۆژە ڕاگیران. بەڵام دواتر بە بڕیاری قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم چەندین پرۆژەی خزمەتگوزاری لە بوارە جیاجیەکاندا لە قەزاکە خرانەوە بواری جێبەجێکردنەوە. بە تاوابوونی ئەو پرۆژانە ڕۆڵی گرنگیان دەبێ لە زیاتر گەشەپێدانی ئاوەدانی ناوچەکە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، قەزای دەربەندیخان.